بۆچی بە بەردەوام لە هەرێمی کوردستاندا تونند و تیژیەکان بەرامبەر بە ژنان دەبیسترێت و لەم ڕۆژانەی دوایشدا زیادیان کردووە. هۆکارەکانی تونند و تیژی بەرامبەر بە ژنان چیە؟ چالاکوانان چۆن توانیویانە ڕوبەڕووی ئەم تونند و تیژیانە ببنەوە، چۆن توانیویانە دەنگی ژنان لە هەرێمی کوردستاندا بگێنە لیژنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان. لەناو پەرلەمانی کوردستانە لیژنەی وابەست بەم بابەتە چیان کردو، چالاکیەکانیان چی بووە، ڕۆڵی پەرلەمان بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژیەکان چی بووە، هەروەها لێدوانەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە، توانیوێتی بەپی پێویست پاڵپشتی خانمان و پەرلەمانتارانیش بکات و پەرلەمانیش بە شێوەیەکی گشتی بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت ڕاستەوخۆ لە پەرلەمانی کوردستانەوە بەڕێز شادی نەوزاد کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی منن. شادی خان سپاس بۆ ئامادەبوونت. تونند و تیژیەکانی ژنان ئێوە ئاگاتان لێیەتی، ڕەنگە زیاتر لە هەر کەسێکی دیکە لە نێو بارودۆخەکەیە بن بە دوواداچوونیشی بۆ بکەن. بە شێوەیەکی گشتی هۆکار چییە کە لە ئێستادا ئەم تونند و تیژیانە بەرامبەر بە خانمانەکرێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. هۆکارەکانی تونند و تیژی یاخۆت بەرزبوونەوەی ڕێژەکانی تونند و تیژی بەرامبەر بە ژنان کە ئەنجامەدرێ هۆکاری زۆرن و ئێمە ناتوانین تەرکیز بخەینە سەر هۆکارەکان لە بەرنامەیەکی ئاوایە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە تەرکیزی لەسەر بکەینەوە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم تونند و تیژیە یاخود چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی بەرزبوونەوەی ڕێژەکانی تونند و تیژە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردوودا. بۆ ئەم هەنگاوش ئێمە چەند هەنگاوێکی زۆر گەورەمان گرتوۆتە بەر و بەڕاستیش ئەو هەوڵانەی کاقوبات داویەتی بۆ پشتگیریکردن لە زۆرێک لەو هەوڵانەی کە دراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی جێی بایەخەون جێی دەستخۆشین، چونکە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی بەلایەنێک یاخود بە حەڵقەیەک لە حەڵقەکان ناکرێت، بە شوێنێک لە شوێنەکان ناکرێت، بەڵکو ئەمە کارێکی دەستە جەمعی هەموو لایەنەکانە پێکەوە لە پەرلەمان وەکو بنکەی سەرەکی یاخود شوێنی سەرەکی بۆ داڕشتنەوەی یاساکان و هەموارکردنەوەی یاساکان و دانانی یاسای پێویست بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دادگاکان هەموو ئەو شوێنانەی پابندن بە شێوازەک یاخود پابندن بە بەشێک لە بەشەکانی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی. ئێمە لە ئێستا لە پەرلەمانی کوردستان لەسەر وەندی هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژین کە ژمارە 8 ساڵی 2011. ئەم یاسایە ڕاستە لە کاتی خۆیدا و تاوکو ئێستاژێکێکە لە یاسا هەرە باشەکانی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچواندنی بۆ کراوە و دڵخۆشین بەوەی کە یاسایەکی کەمیێنە بووە و کەمیێنەیە و یەکەم یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بۆ لە ناوچەکەیە کە لە هەرێمی کوردستانەوە دەرچووە. بەڵام تەبیعەتی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی یاخود تەبیعەتی تونند و تیژی کە بەرامبەر ژنان ئەنجامەدرێن بەم شێوەیە کە هەر چەند ساڵ جارێک کۆمەڵێک یاخود چەند جۆرێک لە جۆرەکانی جەریمەی تونند و تیژی زیاد دەکەن، هەندێک لە جۆرەکانی تر یاخود نامێنن یاخود ڕێژەکەیان زۆر کەم دەبێتەوە. بۆیە ئێمە پێویستمان هەر چەند ساڵ جارێک پێویستمان بەوەیە کە ئەو قانونانەی هەمانن بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەگشتی و بە تایبەتی ژنان هەموار بکرێنەوە چاکسازی تیا بکرێن. خودی یاسای تایبەت بە پشتیوانی یاخود تونند و تیژی دژ بە ژنان لە نێو پەرلەماندا ئەم قانون و یاسای شادی خان لە نێو پەرلەمانە پرسیاری لەسرە قانونێکی گونجاوە تا ئێستا بۆ داکۆکیکردن لە مافی ژنان یان قانونەکە و یاساکە بە شێوەیەکی گشتی کەم و کورتی پێوەیە؟ بێگومان ئەوکۆی پێشتر ئاماژەم پێدا ئەم یاسایە کاتی خۆی کە دەرچوو یاسایەکی زۆر باش بوو و توانی بەش بە شێوەیەکی زۆر باش و زۆر فراوان کار لەسەر مەسلەی تونند و تیژی خێزانی بکە، چونکە بە خۆی ناونیشانی یاساکەوە بوو کارکردنی لەگەڵ تونند و تیژی بوو لە ناو سنووری خێزاندا. بەڵام ئێستا بەم هەموارێک کە ئێستا لە بەردەستمانە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە تونند و تیژی تەنیا لە ناو سنووری خێزاندا نەبێ بەپێی یاسا ڕوبەڕووبوونەوەی، بەڵکو لە هەر شوێنێکا تونند و تیژی ڕوو بدا ئێمە قووەتێکی یاساییمان هەبێ کە پشتیوانی هەموو ئەو هەوڵانە بکا بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی. جا هەوڵەکان لە هەر شوێنێکەوە دەدرێ و هەر کەسێک کاری لەسەر دەکا. بنمونە ئەگەر پێشتر بەپێی یاساکە ئەگەر تونند و تیژیەک ڕوبەڕووی ژنێک ببوایەتەوە لە دەرەوەی چوارچێوەی خێزانەکەی خۆی بوایە تا ئەو پلانەی یاساکە ڕێیدا بوو، ئێمە بوایە وەکو کەیسێکی ئاسایی لە بنکەکانی پۆلیس داوا تۆمار بکە و سکاڵاکار بێ لەسەرەوەی کە
کەسێک توندوتیژی بەرامبەری ئەنجام داوە بەپێی یاسا جیاوازەکان بەڵام ئێمە هەوڵ دەدەین لەم یاسایەدا و ئەوی تاوەکو ئێستا جێگیر کراوە لەناو راپۆرتی لیژنەی تایبەتمەندا بۆ ئەم بابەتە ئەوەیە کە سنوورەکە زۆر فراوان ببێت و هەر ژنێک ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە لە هەر شوێنێکدا لەناو خێزان یان لە دەرەوەی خێزان یاساکە بتوانێت پشتگیری بکات و لەگەڵی بێت. واتە بەنیازن لە دانیشتنەکانتانە دەستکاری و گۆڕانکاری لەم یاسایە بکەن؟ پەرلەمان باسم کرد وەک باسم کرد بەڵێ ئێمە هەمواری یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەکەین ژمارە 8 ساڵی 2011 و لە ماوەیەکی کەمی داهاتوودا دەچێتە بەرنامەی کاری پەرلەمانیەوە تاوکو خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێ خوێندنەوەی یەکەمی تا ئێستا بۆ کراوە و خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێ و ئەندامانی پەرلەمان بەگشتی گفتوگۆ دەربارەی ئەو پێشنیازانە بکەن کە هەن و کە راپۆرتی لیژنە تایبەتمەندەکان کە لیژنی داکۆیکردنە لە مافی ژنان و لیژنەی یاساییە ئەو راپۆرتی ئامادەیان کردەوە ئەوان مناقەشی خۆیانی لەسەر بکەن و دواتر هەوڵ بدەین بە زووترین کات هەموارەکە دەنگدانی بۆ بکرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە. باش پێشتر بەڕێز دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە کۆنفرانسێکی تایبەت پێما بێ کۆتاییەکانی مانگی 2 بوو هەڵە نەبم سەبارەت بە پرسی ژنان و دەسەروبەندی ڕۆژی گیانی ژنانە بوو باسی لەوە کرد کە ڕێکخراوەکان بتوانن هاوکاریان بن گلەی یەکیان هەیە یاخۆ بەتایبەت لەسەر پرسی یاسای ژنان لە پەرلەمانی کوردستان راپۆرتیان ئاراستە بکەن. ئێوە ئەگەدارن کە لە ماوەیە ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان هەوڵێکیان دابێت و ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان بۆ داکۆکیکردن لە مافەکانی ژنان ئێوە چۆن هەڵەسەنگێنن؟ بەڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بە تایبەت ئەو ڕێکخراوانەی کە کار لەسەر دۆزەکانی ژنان دەکەن لە کۆمەڵگەدا بەڕاستی شوێندەستیان دیارە و هەوڵی بێوچانیان داوە بۆ بەرەو پێشبردننی دۆزەکە و کارکردن لەسەر ئەوەی کە لە هەر شوێنێک پێویستمان بە کارکردن بێ ئەوان کاری خۆیانیان لەسەر کردووە بە ئامادەکردنی راپۆرت بۆ هەموارکردنەوەی یاساکان بۆ پەرلەمانی کوردستان یاخود بە ئامادەکردنی پێشنیاز و پرۆژەی تایبەت بۆ نووسینەوە و داڕشتنەوەی یاسای نوێ بێت یاخود بە بدۆداچوون بێ بۆ جۆر و شێوازەکانی توندوتیژی کە لە هەرێمی کوردستانان ڕوئەدەن. بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تاوەکو ئێستا توانیوانە کارێکی زۆر گەورە ئەنجام بدەن لەسەر ئەم دۆزە و بێوچان بوون لەسەر ئەم بابەتە و پشو درێژ بوون لەگەڵ هەم پەرلەمان هەم حکوومەت هەم لایەنەکانی دیکە و ئەوان شوێندەستیان بە تەواوەتی دیارە و ئەوان کارێکی زۆر گەوریان ئەنجام داوە تاوەکو ئێستا بەڵام وەک باسم کرد ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دەبێ بچێتە بابێکی تر و ببێتە دۆزێکی نیشتیمانی و لەسەر ئاستی هەموو هەرێمکاری لەسەر بکرێت و لەسەر ئاستی هەموو دەسەڵاتەکانەوە. ڕێکخراوەکانی ژنان راپۆرتی تایبەتیان ناردۆتە پەرلەمانی کوردستان لەسەر پرسی یاخود ڕخنەیەکی دیاریکراوە لەسەر ئەو یاسایی کە تایبەتە مافی ژنان؟ بەڵێ زیاتر لە راپۆرتێکیان ئامادە کردو زیاتر لە ڕێکخراوێک تێبینی و سەرنجی خۆی هێناوەتە پەرلەمانی کوردستان و ئێمە هەر لە چەند مانگ پێش ئێستا جەلسەیەکی ئیستیماعمان ڕێکخست بۆ نووسینەوە و داڕشتنەوەی راپۆرتی هەمواری یاساکە کە لەو دانیشتنەدا بەشی هەر زۆری ئەو ڕێکخراوانەی کە کار لەگەڵ دۆزی ژنان دەکەن و بە تایبەت توندوتیژی دەکەن وجودیان هەبووە و لەوێ ڕاو پێشنیاز و سەرنجی خۆیانیان خستۆتە ڕوو و دوای دانیشتنەکەش بەشی زۆریان بە راپۆرت و بە نووسرا و ئاراستەی پەرلەمانیان کردووە نەک هەرتەنیا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی لایەنە سیاسیەکانیش بەدەستخۆشیەوە ئەوانیش سەرنج و تێبینیەکانیان ئاراستی پەرلەمان کردووە و ئاراستی لیژنە تایبەتمەندەکان کردووە و وجودیشان هەبووە لەو دانیشتنە بەرفراوانەی کە لە هەولێر ئەنجامدرا لەسەر بە تایبەت لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی و هەمووان پێکەوە هەوڵدراوە بۆی کە باشترین ئەو خاڵانەی کە هەن بۆ هەمواری یاساکە دابڕێژرێتەوە و پێشنیاری بەشی هەر زۆریان وەرگیراوە لەگەڵ ئەوەی کە بەشی هەر زۆران ئەمە جێ زۆر دڵخۆشیە پێشنیازی هەر زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوی لایەنە سیاسیەکان کەسانی چالاک لە بابەتەکەدا پێشنیازەکانیان زۆر نزیک بۆ لەیەکەوە بۆ یەک ئەمە لەگەڵ لە هەمان کاتا لەگەڵ ڕای ئێمە وەکو لیژنە هاتۆتەوە و ئێمە توانیمانە بەشی زۆری ئەم تێبینیانە جێبکەینەوە و لە کۆتاییشدا لە کۆتا دانیشتندا کە لە پەرلەمان ئەنجامدرا لەگەڵ حکوومەت و لایەنی پەیوەندیدار بە ئامادەبوونی جێگری سەرۆک وەزیران کاقوبات تاڵەبانی ئەمە بەڕاستی یەکەم جارە شتێکی و لەو شێوەیە ڕووبدا و جێگری سەرۆکی
حکوومەت بۆ دوا گفتوگۆی یاسایەک لە پەرلەمان لەگەڵی ژنەی پەیوەندیدار ئامادە بێ کە ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە چونکە وەک پێشتر ئاماژەمان پێدا ئەم پرسا پێویستە ببێتە پرسێکی نیشتیمانی بێتە پرسێکی سیاسی تا توانین بە تەواوەتی قوبات تاالبانی و لایری پەیوەندیدار لەسەر ئاستی حکومی و باڵا بۆ داکۆکیکردن و پشتیوانی ژنان لە کەیسی ژنان بەڵام جنابەت هەندێک بناگەدار بم لە ڕێکخراوەکانی ژنانەوە نزیکیەکت هەیە بە بەردەوامی ئاگداری کار و چالاکیەکانی ئەمەوێت بزانم زیاتر ئەو ژنانی کە کەیسەکانیان چۆتە لای ڕێکخراوەکان و بەدەستۆ گەیشتووە ئەو توندوتیژیانی کە بەرامبەریان کراوە خۆی لە چی دابینیوەتەوە جا ئەو خانمانە بێت کاو سەرگیریان کردو لەلایەن هاوسەرەکانیان و توندوتیژیان بەرامبەرەکرێ یاخود کۆمەڵگە و یاخود لەلایەن خێزانەکانی خۆیانەوە توندوتیژیەکانیان ئاڕاستەکراوە دیاترینیان چییە کە لە هەرێمی کوردستانە بەدیەکرێ کۆتا جۆری توندوتیژی کە لە هەرێمی کوردستانە ئەنجامەدرێ بە هەموو ئەو جۆرانەی ترکە لە پێشتر پێمان ئاشنا بووە توندوتیژێ لە ڕێی تەکنەلۆژیاوە ئایا بە بەکارهێنانی تەکنەلۆژیا بە یاخود هۆکارەکانی پەیوەندیکردن بێ ئەم جۆرەی توندوتیژێکی بەرفراوانە و لە ئاستی دنیادا ئێستا کاری زۆر بەرفراوانی لەسەر دەکرێت بەڵام بەداخەوە ئەم بابەتە یان ئەم جۆری جەریمەیی توندوتیژی لە ناو یاسای بەرەنگاربوونی توندوتیژیا بوونی نەبوو لەسەر پێشنیاری قوبات تاالبانی ئەم پێشنیا ئەم خاڵە جێگیر کراوە و خراوەتە ناو راپۆرتی لیژنا و کاری جدی لەسەر دەکرێت تاوەکو ببێتە جۆرێکی توندوتیژی وەکو یەکێک لە جۆرە زۆر گرنگەکانی توندوتیژی لە ئێستادا و لەم ڕۆژگاری ئێستادا کاری لەسەر بکرێ ئێمە دەزانین کە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ و دەقە بە دەقەیە بەڵام دەبێت ڕێکارمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتانەی کە لە ڕێی تەکنەلۆژیاوە توندوتیژی ئەنجام دەدرێت یاخود جەریمە ئەنجامدرێت بۆیە ئەم خاڵە زۆر زۆر گرنگە لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێگومان ئێمە داتایەکی جیهانی هەیە لەسەر ئەو بابەتە و یاخود ڕایەکی جیهانی هەیە لەسەر ئەو بابەتە کە ئەو ڕێژە توندوتیژەی کە لە بەردەمی ڕێکخراوەکان یاخود هەموو لایەنە پەیوەندیدارەکانە لە مەسائلی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە هەموو ڕێژەکە نییە بە تەواوەتی چونکە ئێمە بە تەواوەتی ناتوانین دەستمان بگا بە هەموو شوێنێک و هەموو ئەو داتایانە وەربگرین کە کەسانێک توندوتیژیان بەرامبەر ئەنجامەدرێت چونکە بە گرنگترین لە حاڵە گرنگترین کار کە بکرێت لەسەر مەسەلەی توندوتیژی ئەوەیە کە جۆرەکانی توندوتیژی هەڵمەتی هۆشیاریان بۆ ئەنجام بدرێت زۆرێک کات کە من بخۆم لە ڕێکخراوەکان کارم کردووە کە باسی ئەوم لەگەڵ ژنانە کردوتمە ئەم حاڵەتە گەر پیاوێک بەرامبەر ژنێک ئەنجامی بدات توندوتیژیە زۆرێک لە ژنان بخۆیان هەر پیان وا بۆ ئەم حاڵتێکی زۆر ئاساییە و ناکرێت توندوتیژی بێ بۆیە ئێمە پێویستمان بە هەڵمەتی هۆشیاری زۆر فراوان هەیە لەسەر ئاستی نیشتیمانی بۆ دیاریکردنی جۆرەکانی توندوتیژی و قسەکردن و گفتوگۆکردن دەربارەی ئەوەی کە چی توندوتیژیە و چی توندوتیژی نییە. بەڵێ شادی خان زۆر جار لە نێو کۆمەڵگەی کوردیدا زۆر ڕخنا ئاراستەی ڕێکخراوەکانی ژنانیش دەکرێت جنابێت هەم وەکو چالاکێک هەم وەکو ئەندامێکی پەرلەمان و هەر لە نێو لیژنەی تایبەت بە خانمانیشدای ئاگداری وەزعەکەی لە هەر کەسێکی دیکە و هەر هاوڵاتێکی دیکە کە لەم هەرێمەدا هەیە بۆچی هێندا ڕخنە لە ڕێکخراوەکانی ژنان دەکرێت هێندەی تۆ لە نێو بارودۆخەکەیە بیت زیاتر لە کەسێکی کە ژنێکی دیکە کە ڕەنگۆک و جەنابتان بەرچاوڕوون نەبێ بەرکەوتی نەبێ لەگەڵ دۆخەکان و دۆزی ژنە بۆچی ئەم ڕخنە زۆرە ئاراستەی ڕێکخراوەکانی ژنان کراوە ئێمە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بەرەنگاری فکرێکی زۆر دیاریکراو ئەبینەوە کە فکری پیاو سالاری و باوک سالاریە لە ناو مجتەمەعە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم فکرە و هەر لایەنێ قسە لەسەر ئەم بابەتە بک بێگومان زەرمەند دروست دەبێ هەموو ئەو کەسانی کە زەرمەند دەبن لە بوونی ئەم فکرە و بوونی باوک سالاری بەرهەڵستی هەر کەسێکەکەن کە بە گژی ئەم بیر و بۆچوونانە بچێتەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو ڕێکخراوانی کاریان لەسەر دۆزەکانی ژنان کردووە بەڕاستی ئەو ڕێکخراوانن کە پشتی شێریان بەرکەوتووە لە ڕوبەڕووبوونەوە لەوەی کە بەرژەوەندی کەسانێکی زۆر ئەگەر پیاوی ماڵێک بێ یاخود ئەگەر ژنێک بێت و متەئەسر بێ بە فکری پیاو سالاری بۆیە ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم فکرە بێگومان تووشی بەرهەڵستی دەبین و هەمووشمان تووشی بەرهەڵستی بوون ئەو پیاوانش کە پیاوانێکی فێمینیستن و لەسەر دۆزی ژنان ڕوبەڕووی فکری
پیاو سالاری دەبنەوە ئەوانیش ڕۆبەڕووی توندوتیژی دەبنەوە ئەوانیش ڕۆبەڕووی ئەو بەرهەڵستیانە دەبنەوە ئەم پیاوانێکی زۆرمان هەن لە ڕێکخراوەکانی تایبەت بە کەیسەکانی ژنانە کار دەکەن و باوەڕی تەواویان بە دۆزەکە هەیە و بە دۆسیەکە هەیە هەموو ئەو ژنانش کە لە ڕێکخراوەکانە کار دەکەن بێگومان تا کۆتا کەسیان ڕۆبەڕووی ئەم جۆرە توندوتیژیانە و جۆرە بەرهەڵستیانە بوونەتەوە بەڵام بەڕاستی ئەمە ناحەقێکی گەورەیە بەرامبەریان ئەنجامەدرێت چونکە ڕۆژانە ئەوان ژیانی کەسانێک ڕزگار دەکەن کە هیچ بەرژەوەندیەکیان لە بوونی ئەو کەسانە لە ژیانی ئەو کەسانیان نییە بەڵکو ئەمە دۆزێکی ئینسانیە و ئەرکێکی ئینسانی سەرشانی هەمومانە ئەنجامی بدەین نەک تەنیا ئەو کەسانەی لە ڕێکخراوەکاندا کار دەکەن ئەوەی کە ڕێکخراوەکان ئەنجامی دەدەن بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە و ئەرکێکی زۆر پیرۆزیشە لە هەمان کاتدا. باشە شادی خان دوو پرسیار ئەو کاتی کە لە بەردەستم داماوە نزیکی سێخولەکێکە دواتر دێمە سەر پرسی هەوڵەکانی کاقوبات بەڵام بەر لەوە دەمێ بزانمێ واگداری ئەو خادمانن کە لە نێو شەڵتەرەکاندان ڕۆشیان چۆنە دۆخیان چۆنە لە نێو شەڵتەرەکاندا بێگومان ئێمە ئاگاداری دۆخی ئەو خانمانین کە لە ناو شەڵتەرەکاندا بوونیان هەیە و دۆسیەکانیان بە کۆتانە گەیشتەوە یاخود دۆسەکانیان بە کۆتا گەیشتە و دەرچەیەکیان نییە بۆ هاتنە دەرەوە لە ناو شەڵتەرەکاندا ئەم دۆخێکی بە شێوەیەکە کە دەبێت ئەمە زۆر بە زووی کاری لەسەر بکەین و بتوانین پلانمان هەبێ بۆ قۆناغی دوای شەڵتەرەکان کە ئەم ژنانە چۆن بتوانن ژنانێکی باوەڕ بەخۆ بوو لەسەر پێخۆوەستا و داهاتوویەکی گەشتیان هەبێ و چۆن تێکەڵی کۆمەلگا دەبنەوە دوای ئەوەی کە ڕۆبەڕووی ئەم جۆرە توندوتیژیانە دەبنەوە بۆیە ئەمە پێویستمان بەکارکردنی بەردەوام هەیە لەسەر دۆسیەکان. زۆر باشە شادی خان دوا پرسیارم لەسەر هەوڵەکانی جێگری سەرۆکی حکومەت باڤڵ جەلال کاقوبادا هەوڵەکانی ئەمان چی بووە بۆ پاڵپشتی ئێوە وەکو پەرلەمانتاران لە نێو پەرلەمانی کوردستان و ئاڕاستی کردوون یاخود هیچ ڕاستپاردەیەکی هەبوو بۆ ئێوە و بۆ پەرلەمان بۆ داکۆکیکردنی زیاتر بۆ پرسی ژنان ئەم هەوڵانەی ئەم چ هێزێک هێنێتەوە بەردۆزی ژن لە نێو هەرێمی کوردستاندا. بەڵێ من پێشتریش ئاماژە بە خاڵێکدا پرسی ژنان دەبێت ببێتە پرسێکی سیاسی و ئێمە بۆی ببێتە پرسێکی سیاسی پێویستمان بە هەوڵ و تەقەلای هەموو لایەنێک هەیە بەڵام بوونی کاقوبات لە زۆر سەرەتاکانی دەستکردن بەکاریەوە لەسەر ئەم دۆزە هەتاوەکو ئێستا بەڕاستی توانایەکی جیاوازە و توانایەکی جیاوازتریشی بە ئێمە داوە کە وەک چالاکوان وەکو ئێستاژۆک ئەندامی پەرلەمان کە لەسەر ئەم دۆزانە بوەستینەوە و کار بکەین و بەردەوام بین و پشوو درێژ بین لەگەڵ دەرئەنجامەکانیانە. بوونی کاقوبات لە یەکەم هەنگاوی هەموارکردنەوەی ئەم یاسایەوە هەتاوەکو ئێستا و کۆتا کۆبوونەوەی پەرلەمان لە نێوان لیژنەی تایبەتمەند و لە نێوان حکوومەتدا بەڕاستی توانم بڵێم توانایەکی دیکە دەدا بە ئێمە و پاڵپشتێکی زۆر گەورەتریشە و پشتیوانی ئەو لەسەر دۆزەکە بەگشتی لە پەرلەمان بەیاخود لە دەرەوەی پەرلەمان کاتێک کەسێک دەبینی ئەوە بە مکۆڕی لەسەر بابەتێک وەستاوەتەوە دەزانی ئەمە مەبدەئە و بۆ ئێمەش زۆر گرنگە کەسانێکی وەکو کاقوبات بە مەبدە لەگەڵ دۆزی ژنان بن و بەو شێوە پشوو درێژیەش کار بکەن لەسەر دۆزەکە و لەسەر کەیسەکانیش. زۆر سپاس. بەڕێز شادی نەوزات کە بەڕێزیانەدایم پەرلەمانی کوردستان بوون ڕاستەوخۆ لە بینای پەرلەمانەوە میوان مابووی مادوونە بیسپاس بۆ ئامادەبوونت